لووتکەی نێونەتەوەیی 2022 بۆ ئازادی ئاین بەڕێوە دەچێت و شاندێکی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە ئەمریکان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئامانجی ئەو شاندە و پرسی ئازادی ئاینی و پێکەوەژیان لە کوردستان. زۆر بەڕێز دکتۆر فەرهاد کاکەیی مامۆستای زانکۆ و ئەندامی شاندەکە لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر فەرهاد، ئەم کاتتان باش، سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. ئەمە دەمەوێت بزانم ئامانج لەم سەردانەتان لەم شاندەی وەزارەتی کاروباری ئاینی هەرێمی کوردستان بۆ واشنگتۆن چییە و دیدارتان لەگەڵ کێ و لەگەڵ کام دامەزراوەی ئاینی و سیاسی لە ئەمریکا دەبێت؟ زۆر سپاس ئەم کاتەی ئێوە و بینەرانیش باش. بەس تەنها بۆ ڕاستکردنەوە من سەر بە حکوومەتی هەرێم نیم، من کەسێکی با بڵێم سیڤل ئەکتیڤیتم یان چالاکوانێکی مەدەنیم بەشدار بوومە لەم ئیڤێنتە. ئەم ئیڤێنتە ئیڤێنتێکە کە لەسەر ئازادی ئاینیە کە پێ دەڵێن ئینتەرناشنال ڕیلیجن فریدەمە 2022 وەکو هەرچۆن لە لۆگۆکەی پشتیش دیارە جەنابتان دەیبینن. ئەمە لێرە هەموو ئاینەکانی هەموو جیهان کە حکوومەتی ئەمریکا زووتر وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەیکرد، ئێستا کە با بڵێن ئۆرگنایزیشنێکی جیاوازە دەیکات، ئەمەگەت 1200 کەسایەتی ئاینی لە هەموو جیهانە خڕدەکەنەوە لێرە. ئێمە من وەکو کاکەیەک بەشدار بوومە لێرە. ئەمانەوێ ئەو تەجروبەی کە لە کوردستان هەیە، ئەو فرەڕەنگی لە کوردستان هەیە بیگەینینە ئێرە بە دڵنیاییەوە. ئێمە بێکەم و کوڕینین، کەم و کوڕیمان هەیە. بەشداریکردنمان لەم جۆرە کۆنفرانسانە دوو ئامانجی هەیە. یەکەم ئەوەی ئێمە هەمانە بیگەینین بە جیهان بڵێن ئەمە کوردستانە کە جیاوازە لە ناوچەکە، کە خەڵکیێکی با بڵێن بە سەلامەت تێدا دەژێت. لە دووەم شت کە ئامانجی دووەمینمانەوەی تۆمان لەم جۆرە کۆنفرانسانە وەکو جەنابتان و بیرەرانیش دەزانن، ئێمە تەجروبە لە خەڵکی ترەوە وەرەگرین بۆ ئەوەی ئەو هەڵانەی کە هەمانە چاکی بکەین یان ئەو کە شتێک کە هەمانە باش بە بەرەو باشتر بیبینە پێشەوە، بە هیواینەوەی کە بتوانین وەکو چالەکیکی باش بتوانین تێدا بەشدار بین و سوودی هەوێ بۆ گەلەکەمان. زۆر باش. کاک دکتۆر، ئەگەرچی ئێوە ئاماژەتان بە ئەو پێکەوەژیانەی هەرێمی کوردستان کرد، بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەم جۆرە سەردانی ئێوە، ئەم بەشداریکردنانی ئێوە ڕاستی پێکەوەژیانی هەرێمی کوردستان دەگەیەنێتە ئەو ئەمریکا و تەواوی ئەوانەی کە بەشدارن ڕێک کە بە پێچەوانەی عێراقەوە کە وڵاتی کوشت و بڕ و سڕینەوەی پێکاتەکانی ترە؟ من خۆم وەکو کاکەیەکی مرۆژ لێرم بۆ ئەوەی ئەوە بگەینین ئێمە لە کوردستانە سەلامەتین، وڵاتی خۆمانە تیدا بە سەلامەتی دەژین. بەڵام لەو پارچانەی کە کاکەی لە سنوورەکانی مادەی 140 لە ژێردەستی حکوومەتی عێراقیە کە سوکارمانە کوژرێن، زەرعاتمانە سوتێنرێ، دەربەدەر و ئاوارە دەکرین. بەڵام خۆشبەختانە پێشەوەی ئێمە لێرە بڵێن کوردستان چییە، خەڵکی ئەمریکا ئەو خەڵکی کە لێرێ دەڵێ ئەو پارچەی کە باشترین پارچەیە لە عێراقا کە کوردستانە هەمویان زانیاری تەواویان هەیە لەسەری. بەڵام ئێمە هاتووینیم ڕۆژ بڵین تەمەناکەین هەموو عێراقیش وەکو کوردستان بێت و هەمومانج بە سەلامەتی لە وڵاتێکە بژین کە وڵاتی هەمومانە. زۆر باشە. کاک دکتۆر، ئەگەرچی ئێوە ئاماژەشتان بەوەدا، ینی بۆ خۆشت باش دەزانی تاکە شوێن نەک لە عێراق بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئازادی پێکەوەژیانی نەتەوەیی و ئاینیشی تیابێ هەرێمی کوردستانە بەراورد بە تورکیا، بە ئێران، واز لە عێراق بێنە کە لە 1.5 ملیۆن کریستیان ئێستا تەنها 100,000 کریستیان ماون کە زۆر بەشان لە هەرێمی کوردستانن. پرسیاری من ئەوەیە بەڕاستی کاک دکتۆر، ئێوە هەوڵ نادەن، ڕاستە ئێوە بەشداری لە ئیڤێنتێکی زۆر گرنگ دەکەن، ڕووداوێکی گرنگە، هەوڵ نادەن ئەو لایەنی پەیوەندیداری ئاینی جا چه ئەمریکی بێ چ نێودەوڵەتی بێ بانگهێشتی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی بە تەواوی بە چاوی خۆیان ئەو ڕاستیە ببینن کە لە کوردستان ئازادی پێکەوەژیان هەیە؟ خاڵێکی زۆر گرنگت باس کرد. من بوتومەوە شتە، بەڵام من ئەو توانایم نییە. ئەگەر لێرەوە پەیامێکە بۆ حکوومەتی خۆمان فعلەن ئەم قسەی جەنابەتێکی زۆر تەواوە، با بانگێشتیم خەڵکانە بکات و بێت کوردستان ببینین. بەڵام بەبێ بانگێشتکردنەوەیان خۆیان دەزانن کە کوردستان لانەی لێ قەوماوانە، لانەی هەموویەتی. ئەمە شتێکە کە ئینکار ناکرێت. بەڵام لەگەڵ ئەوەیشە خۆت دەزانێ ئێمە بە وەزعێکی دارایە دەچین. من تاکیدم ئەمە لە جای من نوێنەری حکوومەت نیم، بەڵام وەک شتێک کە دەیبینەی ئێمە
بەڵام ئەمانە هەمویان زانیاری تەواویان هەیە لەسەر ئەوەی کە فعلەنەوەی کە جەنابەت وتت کوردستان لانەی هەموویەتی بەبێ جیاوازی بەڵام لەگەل ئەوەیشە بێکەم و کوڕینین یعنی ئێمە ئەبێ ڕاستە لە ناوچەکە باشین و زۆریش باشین بەس هێشتا ئێمە لە تموحی ئەوەین کە زۆر لەوە باشتر بێ کە هەیە و خۆشببختانە ئەمانە تەفەهمی ئەوەیان هەیە و منش پێم خۆشم پێشنیاری جەنابەت حکوومەت بە هەنوەری بگرێ کۆنفرانسێکی هاوشێوە لە کوردستان بکرێت چکەم کوردستان حکوومەتەکە نییە بەتەنها کەلتوری گەلەکە پێکەوە ژیان قبولەکە سەها ساڵ هزارەهان ساڵە کریسیان و مسلمان و یەزیدی و کاکەی و هەمووی لە یەک دێلەوەی بژێن بەیەکەوە بەبێەوەی گرفت و کێشیانەوێ ئەوەی کە گرفتی بۆ ئێمە دروست کردووە سیاسەتی دەرەوەی وڵاتانی ترە کە ئەیانەوێ ئەم پێکەوە ژیانەمان لێ تێک بدەن منیش لەگەڵ پێشنیارەکەی جەنابتم شتێکی باش دەبێت ئەگە ئەم جۆرە ئازادیە ئەم جۆرە کۆنفرانسانە لە وڵاتێک بکرێت کە وڵاتەکە وڵاتی پێکەوە ژیانە. زۆر باشە کاک دکتۆر ینی دوایین پرسیارم ئەوەیە بەپێی زانیاریەکانی ئێوە ئەوانەی بەشدارن یعنی شاندەکە کە لە هەرێمی کوردستانەوە هاتوونەتە ئەوێ لە تەواوی ئاینەکە بەشدارن یاخود هەر با بڵێن پێکاتەی نەتەوەیشی تێدایە ئەوانی کە بەشدارن لەو ئیڤنتێکە ئێستا لە ئەمریکا بەڕێوە دەچێت. بەپێی زانیاری من ئەمە زیاتر لەبەرەوە کۆنفرانسی دیونەتەوەیی ئاینیە زیاتر ئاینەکان تێدا بەشدارن برایانی کریسیانمان لە هەر سێ چوارنەتەوە کە باڵێن ئەرمەن ئاشووری کلدان تێدا بەشدارن لە خواروی عێراقیشەوە هاتوون برایانی یەزیدیمان من وەکو کاکەیەک برایانی مسلمان لێرن و حکومەتیش وەکو شاندی حکومەتیش ئەوانیش با بڵێن کە سەر بە وەزارەتی وەقافن ئەوانیش لێرن ئەمانە هەمووی بەشدارن لەم کۆنفرانسە کە زیاتر کۆنفرانسەکە لایەنی ئاینیە فلەبەرەوە ئاینەکان تێدا بەشدارن بەڵام هەندێک ئاین وابزانم تێدا بەشدار نابێ وەکو زەردەشتیەکان نازانم هۆی چییە بەڵام وەکو پەیام کەس ڕێی نەگرتووە بۆی خەڵک بەشدار بێت تێدا بالعکس خەڵکانێکمان هەیە لێرە لەوەی لەگەڵ سیاسەتی هەرێمیش نەبن و بەشدارن لێرە لەم کۆنفرانسە نێودەوڵەتیە. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر فەرهاد کاکەی مامۆستای زانکۆ و بەشدار لە کۆنفرانسی پێکەوە ژیانی ئاینی لا واشنگتۆنەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە خواتان لەگەڵ.